بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان، سڵاوم کاتتان باش. لە یەکێکی تر لە بەرنامەکانی کۆمەڵە هەڵسوڕاوانەوە هاتینە لایەوەی خۆشەویست و بەرنامەیەکمان دەبێت سەبارەت بە چۆنیەتی بەشداریکردن لە کاری عەلەنی و قانونی و هەروەها کۆمەڵێ پرسیار پەیوەند بەو مەسەلەیەوە کە چەند پرسیارێکیش هەروەها لەلایەن بڕێک لە هاوڕێیانە و یان بڕێک لە بینەرانی ئەو بەرنامە بۆمان هاتووە کە هەر پەیوەندی بەو مەسەلەو هەست لەسەری قساکەین. بۆ بەرنامەی ئەم جارەم داوام کردووە لە هاوڕێ سەلامی قادری کە لە ئەم بەرنامەیەدا بەشدار بێت لەگەڵمانەوە وەڵام بە ئەو پرسیارانە بداتەوە و لەسەر ئەو بابەتانە قسە و باس بکەین. هاوڕێ سەلام، سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەکەەوە زۆر بەخێراتن تەگەم و پێم خۆشە دیارە پێشتر لە قسە و باسێکە کە پێکەوە بوومانە مەجموعەی قسەمان کردووە لەسەرەوەی کە پێم خۆشە زۆر بە کورتی لە سەرەتا باسی ئەوە بکەین کە دەور و نەخشی هەڵسوڕاوێکی چەپ و کۆمۆنیست چییە و چۆن دەتوانێت دەوری پێویستی هەبێت لە کۆمەلگادا، یا بە واتایەکی تر فعالیەت و سازمان و جامعە چۆن لە ڕێگای هەڵسوڕاوێکی اجتماعیەوە بە یەک دەگەنەوە. سڵاو کاکە سەدی بەڕێز، سڵاو لە ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم کە بۆ باسە لە خزمەتانە. لە ڕاستیە کە دەڵێن هەڵسوڕاوێکی کۆمۆنیست تەواوی کاری هەڵسوڕاوێکی کۆمۆنیست، یعنی هەموو ئەو کارێکی هەڵسوڕاوێکی کۆمۆنیست هەیەی لە دەروی پەیوەندیە حزبیەکانی، لە دەروی دانیشتنەکە کۆنگرە و ئەو شوێن و کۆبوونەوە حزبیانەی کە تێیدا تێگەیشتن و بۆچوون و خەت و جاهەتی حزبەکە تێیدا دیاری دەکرێت و ئەو هەڵسوڕاوە کۆمۆنیستە هەوڵ دەدا کە ئەوە لە ناو جامعە کاریگەری بکە ئەو بۆچوون و خەتە. هەموو کاری هەڵسوڕاوێکی کۆمۆنیست کاری اجتماعیە، کاری اجتماعی بەو معنا کە تۆ وەکو هەڵسوڕاوێک کە کار دەکەیت لە ناو جامعە دەبێت ئەو پێوانەکە ئەوەیە کە ئەو کارەی تۆ لە ناو جامعە لە جۆنبشهای اجتماعیە، لە ڕێکخراوهای اجتماعیە تەبەدور پەیاکە و مەلموس بێت، یعنی خەڵک لە ناو جامعە بوون و نەبوونی تۆ بەرچاوڕوونی بوونی تۆ بەرچاوڕوونیان پێ بدە و نەبوونی تۆ جێگەی دیار بێت. کەواتە ئەگەر پێوانەکە کۆمەڵایەتیە، ئەگەر بۆ هەڵسوڕاوێک لە حزبێکی کۆمەڵایەتی و جەماوەری وەکو جەریانێکی سێکتاریست نییە کە ئەو هەڵسوڕاوە خۆی لە تەنیا لە ڕێگەی حزبەکەی و هەڵبسەنگێنێ، بەڵکو لە ڕێگەی کۆمەلگاوە خۆی هەڵدەسەنگێنێ، بەڵکو ئەو پرسیارێت لە خۆی دەکا کە من لە ئاستی کۆمەلگا بۆ ئیمڕۆی مەسائلی ئەو کۆمەلگایەم چەند کارم، چەند کاریگەرم، چەند دەتوانم دەور و نەخشمە بێ. لە ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان بە پێی زەرورەت و جوابدانەوە بە ئەو مەسائلە کێشە کۆمەڵایەتیانەی کە ناو کۆمەلگاکە هەیە دوور دەبن. یعنی هەڵسوڕاوێکی کۆمۆنیست لە کۆمەلگاکە هەمیشە نییە لە بەردەمی ئینقلابێکە، هەمیشە ڕۆژی ئینقلاب و تەحوڵاتی گەورەی ئیجتماعی نییە. یەک دنیا مەسئلە و معزەل لە ناو جامعەیەکە هەیە کە تۆ لە جەریانی ساڵهای ساڵی مبارزەتە هەر دەورێ ممکنە لەگەل مەسائلێکی مشەخەص ڕوبەڕوو ببیتۆ و اتفاقەن لەوێ بۆ جامعە مەحەق دەخۆی و لەوێیە کە حزبی کارە و هەڵسوڕاوی کارای حزب دەردەکەوێ کە کۆمەلگا دەبینن کە ئەو کەسایە ئەو کەسانە چۆن دەتوانن لە چوارچێوە و شوێنێکی مشەخەص و لە وەختێکی مشەخەصە ئەتوانن ئیمکانی کارێکی عەلەنی و قانونی تەشخیص بدەن، ڕێگە و شوێنی بۆ دابنێن و بتوانن کە وەڵامی بدەنەوە بۆ کێشانە کە کۆمەلگاکە بوون و نەبوونی ئەوان بۆی مەلموس بێ.
کە ئەڵێن ڕێکخراو هەڵسوڕان و کۆمەلگا چۆن دەگەنەوە بەیەک کە تۆڵی هەڵسوڕاوێکی کۆمونیست هەڵسوڕاوێکی کۆمونیست خاوەنی هۆشیاریەکی چینایەتیە خاوەنی هۆشیاریەکی سیاسی چینایەتیە و ئەم هۆشیاریە سیاسی و چینایەتیە لە جواب بە هەر کێشەیەکی مشخصدا بە ئبتکار عملێکی مشخص دروستکردنی ڕێکخراوی تایبەت بۆ ئیشی تایبەت و ئەستفادەکردن لە زەرفیەتهای قانونیە کە لە هەر جامعەیەکە هەیە زەرفیەتهای قانونی و زەرفیەتهای علەنیە کە لە هەر جامعەیەکە هەیە و تەشخیصی ئەوەی کە تەشخیصی ئەو زەرفیەتانە تەشخیصەوەی چۆن ئەو زەرفیەتانە بەکاربێنێ چۆن بتوانێ بیسەلمێنێ بیسەپێنێ بەسەر دوژمنە و چۆن لەگەڵ خەڵکی تریش ئیش بکا کە ئلزامەن ممکنە وەکو ئەو بیر نەکەنەوە. هەوڕە سەلام پێم خۆشە لێرە ئاماژە بە یەک مثال بدەینیان پێم خۆشە خۆت وەکو کەسێکە لەو بەشە ساڵانێک فعالیەتی بەرچاوت هەبووە بۆ نمونە تۆ لە شاری مەریوان من بینیومە چەند جارێ پێم وایە لە تلڤیزیۆنی کۆمەڵیش بڵاو بووەتەوە کە مجموعەی نمایشی مەسەڵەن خیابانیتان بەڕێوە بردووە ئەمانە ئایا بۆ نمونە بووە کاری لەو چەشنە مەبەستمە ئێستا ممکنە بۆ زۆر کەس پرسیار بێ لە هاوڕێیان کە باشە ئێمە ئەو مەبەستان لەو کاری علەنیان مەبەستان لەو تەشەکل و ڕێکخراوانەی کە دەبێ بەشدار بین دیارە مجموعەیەکی پرسیار لەلایەن بێسڵا جوانانێکە و کە ڕغبەت نیشانان بەکار و فعالیەت و تێکۆشان لە پێناو ئەم ڕێبازە مشخصە پرسیاریانەوەیە کە مەسەڵەن بە چ شێوە ئەم کاری علەنیە مەبەستان چییە مەبەستان مەسەڵەن چ دەور و نەخش و تەسیرگوزاریکی ئەبێت یا پێم خۆشە وەکو خۆت کە لە شتێکی وا بە تایبەت لە شاری مەریوانە بەشدارویەوە ئێستەیش لە پەیوەندیهایی کە هەتە لەو ڕابتە پێم خۆشە ئەگەرەکرێ ئاماژە بە چەند شتێ بدەیت. بەڵێ نمونونەکان زۆرن ینی کاری علەنی و قانونی یا علەنی مجاز زۆر جار ممکنە قانونەنیش زەرفیەتهای قانونی مشخصێک نەبێ بەڵام لانی کەم ممکنە تۆ دەزانی کە ممکنە ینی ئەو مەسئلە من ئەتوانم چەند نمونەیەک بێنم و نمونونەکان زۆرن بواری جۆرا و جۆر دەگرنەوە بەپێی ئەو زەرفیەت و توانایی و استعداد و علاقانەی کە فعالێکی اجتماعی هەیەی کە فعالێکی چەپ هەیەی بۆ نمونە لە کوردستان ئەنجومەنهای ئەدەبی هەیە لە کوردستان ئەنجومەنهای نمایش هەیە و بۆ ئەنجامی کارێکی نمایشی خیابانی یا بۆ ئەوەی کە لە ئەنجومەنێکی ئەدەبی بەشدار بیت ئەگەرچی ئەو ئەنجومەنانە مجەوەزیان لە ئەدارەی فەرهەنگ و ئرشاد هەیە و ئەو ئەنجومەنە ئەدەبی و هونەریانە مجەوەزیان ئیدارەی فەرهەنگ و ئرشاد هەیە و زۆر جار تۆ ممکنە بۆ ئیشە نمایشەکەت بتوان مجەوەزیش لەوێ بگری نەک ممکنە ئەوە ئەلزامی ئەو کارەیە بەڵام خۆ ئەوە هیچ شتێکی خراپیان نییە ینی کە تۆ مجەوەز لە ئیدارەیەکە گریت کە ئیدارەیەکی دەوڵەتیە لە حاڵێکە ئەوە زەرفیەتێکە کە ئەتوانێت دروست استفادە بکرێ ئەیشتوانێت غەڵەت استفادە بکرێ ئەتوانێت لە پێناوی ئامانجی باش استفادە بکرێ ئەتوانێت غەیریەوە ئێسێ ئلزامەن ممکنە هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی بڵێ ئۆکەی من مەسەلەن علاقەی هونەریم نییە یا ئستعدادی هونەریم نییە لە بواری نمایش ئیش ناکەم یا بۆ نمونە شاعرێک نیم ئەدیبێک نیم ڕەخنەگرێک نیم متەرجمێک نیم کە بۆ نمونە ئەندامی ئەنجومەنێکی ئەدەبی بم لە چ بوارێکی تر بۆ نمونە بواری ژینگایە بۆ نمونە وەختی خۆی بۆ فریشتەی نەجاتی و بۆ شەهێنی نەسوڵایی کە لە ئاوایی دزلی قەتلی ناموسی کوژرا لەو شوێنە بۆ نمونە قەتلێکی ناموسی کە ڕووی دەدا ئێمە ومانان وەکو هەڵسوڕاوی کۆمونیست و بە دەربەست کە بۆمان گرنگ ئیشێک بکەین بۆ ڕێگرتن و پێشگرتن لە قەتلی ناموسی خۆ لە قەتلی ناموسیە تۆ لەگەڵ خەڵکێکیش کە مەسئلەی هاوبەشی کۆمەلگاکەیە سەرکار پێیا دەکەی کە ئەو خەڵکە ئلزامەن کۆمونیست نین و ئەو خەڵکە ئلزامەنیش ئەگەر کۆمونیست نین
بەو معنaa نییە زەرفیەتی ئیشکردن ئالە و بوارە مشەخەسان نیەتیانە. ئەوە بۆ یەک دوو نمونەی کە من بۆ خۆم مستەقیم سەرکارم لەگەلی بوو ئەتوانم قەزیەی کۆمیتەهای محلات ئشارە پێ بکەم بۆ مەسەلەن پەتای کۆرۆنا پەتایەکە کە هاتووەتە بەرەو لە هەموو دنیاوە دەوڵەتهای مەسئولتر لە دنیا یەک دنیا خەرجیان کردووە و هەوڵیان داوە ئیش بکەن لە کۆمەلگاکە و چارەسەرێک بن بۆ ئەو مەسەلە. بەڵام تۆ لە ئێران دەبینی دەوڵەت کەموکوڕی هەیە و دەوڵەت بە دەلیلی گەندەڵی و هەموو مەسائلێکی ترکە کردوویەتی بە ئەمر و ئەولەویەت بۆ خۆی ئەولەویەتی ئەوە نییە کە ئەو کۆمەلگا لەو پەتا ماڵوێرانکەرە ڕزگار بکە و ئەبینی هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی دێن ئەو فرسەتە دەخوازنەوە هەم بە ئەرکی خۆیان هەڵدەستن وەکو کەسانی بە دەربەستی کۆمەلگاکە هەمیش وەکو زەرفیەتێکی کاری ئەلەنی و قانونی استفادەی لێ دەکەن. ینی ئەتوانێت مەسائلێکی تر بێتە پێشەوە کە ئێستا مەوزوع نییە و وەکو پەتای کۆرۆنا بۆ نمونە بێتە پێشەوە، یان مەسلەیەک وەکو مەسئلەی ژینگە کە مەسلەیەکی جیهانیە و لە کوردستانیش هەیە و ئەبینی یەک دنیا هەڵسوورا و مەسلەی ژینگەش مەسلەیەکی هاوبەشە، مەسلەیەکی تەنیا مەربوط بە کۆمۆنیستەکان نییە و وەختێکیش دەڵێن کاری ئیجتماعی هەڵسوورانی ئیجتماعی هەڵسووران لە ڕێکخراوهای ئەلەنی ئیجتماعی مەبەست لە ڕێکخراوهایەکە کە لەسەر کۆمەڵێ کێشە و مەسئلەی کۆمەلگا کە ئەیژڵێن کۆمەلگا ینی کۆمەلگا پێک هاتووە لە کۆمۆنیستەکان و غەیرە کۆمۆنیستەکان، پێک هاتووە لە خەڵک بە فکری جۆرا و جۆر، بەڵام بە کێشە ئەو مەسئلەی هاوبەشۆ کێشە و مەسئلەش واو لێ دەکات لەگەڵ خەڵکی جۆرا و جۆر بتوانی لە ڕێکخراوەی مشخصە ئیش بکەیت کە ممکنە ئلزامن هەمووی وەکو تۆ بیر نەکاتەوە، ممکنیشە ڕێکخراوەیەک دروست بکەی بە ئیبتکاری عملی خۆت کە بە زۆری چەپەکان تێدا بەشدار بن. یا بۆ نمونە قەزیەیەک وەکو قەزیەی گیانبەختکردنی شەریفی باجۆر و هاوڕێکانی پێشدێ کە هەڵسوڕاوانی چەپ دەورێکی زۆر مشخص دەبینن کە ئەو مەسەلە مەسەلەیەکی عمومیە، کۆستێکی عمومی کۆمەلگایەکە، چالاکێکی کۆمەڵایەتی لەوێ گیانی بەختکردەوە و هەڵسوڕاوان لەوێ دەورێکی مشخص و ئەلەنی لە حرەکەتێکی ئەلەنیا دەبینن کە ئەو ڕێو ڕسمە بە شێوەیەکی پێشکەوتن خوازانە و شایستەی ئەو هەڵسوڕاوە کۆمەڵایەتیە بەڕێوە بچێ. ئەگەر بچینە سەر نمونە هەرمانوێت لە نمونونەکان قسە بکەین، نمونە زۆرن بۆ نمونە ئەو بوومە لەرزەیی کە لە کرماشان پێشات، هەموو ئەوانە فرسەت هایەکن کە تۆ کارایی و لێزانی و تەدبیر و دڵسۆزی و بەڵێندەریت ئەتوانی لەو شوێنانە نیشان بدەیت و ئەوانەیش بۆ خۆی اتفاقاً بۆ فعالێکە ممکنە پەیوەندی حزبی ببێ یان نەیبێ، ممکنە فعالی ئێمە کە قساکەین لە فعالێکی کۆمۆنیست قسە دەکەین کە ممکنە پەیوەندی حزبیشی ببێ و پەیوەندیە حزبیەکە و بەشی نەرمەفزاری کە هۆشیاری و ئاگاهیەکە کە لە ڕێگەی حزبەکەی و ئیشە حزبیەکانیەوە دەوڵەمەندی دەکات لە لەحازی تێگەیشتن و بە چاوڕوونی و ئاستی هۆشیاری سیاسیەوە، بەڵام اتفاقاً ئەو کارە کۆمەڵایەتیە سەختەفزاریانەیە کە فیزیکەن تۆ لەناو کۆمەلگا هەم بە ئیشێکی بەکەڵکەوە دەردەخا، هەمیش دەبێتە پەرژین و حەشارێک بۆ بارە مەخفیەکەی هەڵسوڕانت. دەوترێت یان پرسیارەکرێت کە باشە بە لە بەرچاوگرتن ئەوەیە کە نظامی کۆماری ئیسلامی نظامێکی داپلۆسێنەر، نظامێکە کە مەبناکانی خۆی یان پایەکانی خۆی لە حاڵ حازرا بەدام و دەستگای سەرکوت و خەفەقانی و دەستگای اطلاعاتیەکانی بەڕێوە ئاباد، دەوتێ باشە سەر ڕای ئەم هەموو دەستگای داپلۆسێنەر و ئەم هەموو دەستگای ئەمنیەتی ڕژیمە بۆچی تەوسیە کاری ئەلەنی و قانونی ئەکرێت یان کاری ئەلەنی و ئیجتماعی بە قسەگەی جەنابەت؟ تەوسیەکەی لەوە دەکرێت کە لە داپلۆسێنەرترین حکوومەتەکانە، لە دیکتاتۆرترین حکوومەتەکانە هەمیشە ئاستێک وە زەرفیەتێک هەیە بۆ کاری ئەلەنی و ئیجتماعی کردن.
هەمیشە زەرفیەتێکەیە و هەمیشەش نیازێکەیە. یعنی ئێمە تەنیا و تەنیا لەبەر ئەوەی کە بۆ نمونە وەکو ئەستەتاری کاری حزبی و مەخفیمان نییە کە ئستفادە دەکەین لەو زەرفیەتانە یا جواب دەدەینەوە بەو مەسائلە. یەک زەرورەتەکانی هەیە، زەرورەتەکانی دێتە پێشەوە و اتفاقاً لەوەیە کە مەحەق دەخۆین کە ئایا ئێمە تەنیا چاوەڕێی ئەوەین کە دانیشتوین و چاوەڕێی ئەوەین کە ڕۆژێک زەمینەی ئەنقلاب بێتە بەرەو ئێمە بتوانین لە اعتراضاتی خودجوش و تووڕەیی خەڵکە حکوومەت بەرەو هەڵدێر دەبات استفادە دەکەین بۆ ئەنقلاب، یان نا ئێمە لە سوخت و سازی ئەو کۆمەلگای خۆمانە دەورمان هەیە. تەبیعەتەن ئێمە لە سوخت و سازی کۆمەلگاکە دەورمانەیە، بەو معنایەکە وەڵام دەدەینەوە بە مەسائلێکە لە کۆمەلگاکە دێتە پێشەوە و زەرفیەتایەکیش هەمیشە هەیە لە حکوومەتەکانیشە زەرفیەتایەکەیە. بەڵێ حکوومەتەکە داپڵۆسێنەرە، بەڵێ حکوومەتەکە ئازادی بەیان و ئازادی ڕێکخراوی سیاسی کۆمونیستی یان حتا غیرە کۆمونیستیش بۆ نمونە خۆ مەسەلەن هەڵسوڕاوانی زۆری لە ئەحزابی ناسیۆنالیست وەکو هەڵسوڕاوی ئەو حیزبە ناسیۆنالیستە خۆ ناتوانن و هەروواکە ئێمە وەکو هەڵسوڕاوێکی کۆمونیست ناتوانین بە ئاشکرا لەناو کۆمەلگاکە قسە بکەین، ناتوانن قسە بکەن، ناتوانن هەڵسوڕان بکەن، ناتوانن ئازادی ئەو فعالیەتیان نییە هەروەکو ئێمە نیمانە. بەڵام خۆ زەرفیەت هایەک هەیە بۆ ئیشکردن لەسەر مەسائلی جۆرا و جۆری کۆمەڵایەتی و ئەوە لە ئێرانی شەیە و ئەوە لە حتا دەورانی سەدام حوسێنە زەرفیەت هەبوو لە کوردستان و لە خودی هەموو عێراقاکە هەڵسوڕاوانێک بادیان لێ دەکرد. ئەوەیە کە ئەو زەرفیەتانە هەیە، ئەو زەرفیەتانە بۆ کاری مشخص هەمیشە هەیە و اتفاقاً لەو کارە مشخصانە هەیە کە کادر پەروەردە دەبێ، کە ڕەهبەری ئیجتیماعی و سیاسی پەروەردە دەبێ، کە دەناسرێ، کە اتفاقاً لەو شوێنانە و لەو سەکوانەیە کە کۆمەلگا لە ئاستێکی بەرین دەتوانێت زەرفیەت و توانایی و دڵسۆزی هەڵسوڕاوێکی سیاسی کۆمونیست تەشخیص بدا، بیناسێت و اعتمادی پێ بکە. ئەوە هۆکارەکانە کە زەرفیەتەکان هەیە، نیازەکان هەیە، دەبێت جوابی پێ بدرێتەوە. بۆ نمونە وەختی سەلەفیەکان لە شاری مەریوان هێرش دەکەن و دەیانەوێ عەرزە ئەندام بکەن، ئەم عەرزە ئەندامە لەلایەک و حکوومەت گەرەکێتی لەم عەرزی ئەندامەی سەلەفیەکان استفادە بکەوە ڕووی کۆمەلگاکە ناشرین پیشان بدرێ، ڕووی کۆمەلگاکە دواکەوتوانە نیشان بدرێ، لەلایەک ئەوانە دەیانەوێ بە بەهانەی مەسائلی ئیخلاقی و کۆمەڵێ دواکەوتویی ئەفکاری دواکەوتو فەرهەنگی دواکەوتو ئەیانوێ پەرە پێ بدەن بۆ ئەوەی کە لەو ڕێگەوە وەکو کەسانێکە بە دەربەستن بۆ ئەخلاق و بۆ کۆمەڵێ باوەڕی کە باون لەناو کۆمەلگاکە پەرە بە فکری دواکەوتوانەی خۆیان بدەن. خۆوە تەنیا مەبەست هەری ئەو یەک نەفەرە نییە کە اعترازی پێکراوە یا وەختێکە هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی دێن بەرامبەری ئەو قەزیە دەوێستنەوە، ممکنە خودی ئەو کەسێش کە تەعەڕوزی پێکراوە هوی بۆ خۆی ئەسڵەن مەسائلێکی ببێ. بەڵام مەسئلەکە ئەوەیە کە تۆ خود بە دەربەست دەزانی بەرامبەر بە ئاستی پێشکەوتنێک کە لە کۆمەلگاکە هەیە. خەڵک پێشکەوتوتر لە حکوومەتی کۆماری ئیسلامی، خەڵک بە فەرهەنگ پێشکەوتوتر دەژین، فەرهەنگێکی بۆچوون و تێگەیشتنێکی پێشکەوتوانە تریان هەیە. و ئەگەر لە حاڵەتێکی وە هەسوڕاوانی کۆمەڵایەتی لە ڕێگەی ئەنجومەنها و تەشەکولهایەکی دیار هۆویەتدار نەتوانن دەخاڵت بکەن، بۆ نمونە بە شێوەیە دەیکەن. تۆ دەچی شەونامە دەخەیتە ماڵی خەڵک، ئەڵێی ئەدەی یەسفعالینە مەریوان مۆزعیانەوەیە، دەڵێ شەونامە دەخەیتە ماڵی خەڵک، ئەڵێ ئەدەی یەسفعالین چەپ مۆزعیانەوەیە، ئەدەی یەسفعالین کارگەری مۆزعیانەوەیە. باشە عالینی مشخص لە ڕێکخراوهای مشخصن و وەختی ڕێکخراوهای جۆرا و جۆر لەو شارە، ئەنجومەنی ئەدەبی بۆ نمونە لەو قەزیە مشخصە، ئەنجومەنی ئەدەبی، ئەنجومەنی ژینگە، ئەنجومەنی نمایش، ئەنجومەنی بۆ نمونە سەنفی معلمین
ڕێکخراوەهای جۆرا و جۆر بەشداری تیا دەکات تۆ دەبێت لە یەکێک لەم ڕێکخراوانە بی دەبێت تۆ ڕێکخراوێکت هەبێ کە بڵێ ڕێکخراوی فلانیش مۆزعی ئەوەیە و ڕێکخراوەکان وەکو نوێنەری کۆمەلگای مەدەنی پارێزگاری لە کۆمەڵێ بەهاو ئەرزش بکەن بۆ نمونە لەو شوێنە مشەخەسە لە شوێنێکە بۆ نمونە لە مەریوان ئێمە وەختی خۆی مەسئلەی قەتلی ناموسی ڕوویدا بڕوا بکە وەکو تەجروبەیە حەزەکەم زۆر تەجروبەیەکی زۆر مهمە بیگەرمەوە کاتێککە قسەمان لێ دەکرد لە ماڵێک کە ئەیسە ئەو هاوڕێژ لە دەرۆیە لە ماڵی هاوڕەیەکە هەمووی 200 میتر لە ئیتلاعات دوور بوو ماڵەکەی لە محلەیەک بووکە قسەمان دەکرد کەسێک هاتبووە ناو ئەو نشستەکە ئێمە قسەمان دەکرد کە کەسەکە ئیسێ بەهۆیەکێ ئێمە ئەمانزانی کە ئەو کەسە سەر بە یای ئەمنیەتیە و ئەو کەسە هەوڵی دەدا شێوەی کارەکەی ئێمە و شعارهایەک هەڵی دەبژێرین بۆ ئەو کارە مشەخەسە بەرەو شێوازێکی تن و سەرتر لە زەرفیەتی قانونی و ممکن بیبات ئەوە چی دەکرد کە ئەوە لە تەرەف دەستگای ئەمنیەتیەوە وەکو دۆست نێررابووە ناو ئەو حرەکەتی ئێمە ئەوە ئەبووە هۆی ئەوە یەک چون حرەکەتەکە زۆر تن بوو و خەڵکی زانی لە ئاستی تەحملان یە مەسئلە دروستەکە خەڵک نەبێت و ئێمە لە تعدادێکی ئەقلیەتێکی کەم وەختێکیش کەم بووین و شتەکەیش لە ئاستی زەرفیەتی قانونی و ممکنی ئەو ڕۆژە زیاتر بوو ئیمکانی دەدا بە حکوومەت تعڕزمان پێ بکە و هۆشیاری چەند ساعتها قسە هەمە تا بەو نەتیجە گەیشتین کە ئێمە لەسەر چ قەزیەکی مشەخەس چه شعارێکی مشەخەس هەڵدەگرین چۆن ئەم کارە لە حکوومەتی ئیسلامی بە هەموو دەستگامیەتەکانی ممکنە بوو کەس بوو دەیوت ممکن نییە کەس بوو دەیوت دەبێ لەسەر ئەوەی کە خودی کۆماری ئیسلامی و ئیسلام دواکەوتۆ چی بیکەین کە ئەگەر ئەوە دەکرد زۆر تونڕەوانە بوو بەهانە دەدا بە حکوومەت سەرکوترکە ئەگەر گوێت لەوە دەگەر کە ئەو ممکن نییە دەبوو هیچ نەکەی بەڵام تەشخیصیەوەی کە چی ممکنە و تەشخیصیەوەی کە ممکنە زۆر مهم بوو و شێوازەکەی بە چ شێوازە بیکەی کە ئەمرەکە بچێتە بەرەوە بەڵام باز هەم ئەمانزانی کە حکوومەت لە ژێر چاودێریە قەرارمان دەدا تەبیعەتەن تعڕزیش لە حەدێکی مشەخەسا دەکرێت بەڵام دەمانزانی کە تعڕزەکە چه حەدێکی هەیە چه ڕژیم چەند بەهانەی دەبێت و ئەوە نمونەیەک بوو وەختی چوین کردمان دیمان ئێستەقباڵێکی زۆری لێکرا خەڵک لە ئێمە زیاتر دواتر لە قەزیەکە لەو ئاسش کە ئێمە انتزارمان بوو زیاتر لەسەری چوون و زەرفیەتەکە بوو بەڵام مهمەوە بوو کە تەشخیصی دروستیش بدەی ئیسفادەی دروستی لێ بکەی باسی هەموو ئەو نمونانم کرد وەکوتم نمونە زۆر زۆرە بەڵام ئەوەی کە عەسڵە ئەوەی کە مەسئلەیە من لەم فرسەتە ئەمەوێ لەگەل هاوڕێیان لەگەل تێکۆشەران لەگەل چالاکوانانی سیاسی لەگەل دڵسۆزانی کۆمەڵگای کوردستان بێنمی ئاراوە ئەوەیە کە پێوانە بۆ کاریگەربوون هەڵسوڕاوێکی سیاسی کۆمونیست یا غەیری کۆمونیست پێوانە بۆ کاریگەربوونی هەڵسوڕاوێک کۆمەڵایەتیە یعنی ئەوەی کە تەنیا چالاکیەک بکەی کە حزبەکەی خۆت پێی بزانێ یا حزبەکەی خۆت بڵاوی بکاتۆ ئەگەر چی ئەرزشمەندە ئەم کافی نییە ممکنە بۆ حزبەکەت ئەرزشێکی زۆری ببێ یا ئەوانە بەڵام آخر ئەگەر مەلموس نەبوو بۆ کۆمەلگا ئەگەر کۆمەلگا پێی نزانی ئەگەر کۆمەلگا هەزار دەردیتری بوو کە تۆ نەپەژایتە سەر دەرد و مەسائلی جۆرە و جۆری کۆمەلگا چۆن کۆمەلگایش تۆ وەکو کەسێکی سکت بۆ پارێزگاری لە حزبێکی مشخص کە زۆر تەعەسسوب لەسەری هەیە نەناسێت بەڵکو تۆ وەکو هەڵسوڕاوێکی کارای حزبێکی پێشڕەوی جەماوەری بناسێت تەبیعەتەن دەبێ کاری پێشڕەو و کاری جەماوەری لێ ببینێکە وەکو ئەوە بدناسێ وەکو کەسێکی سکت نەدناسێ. بەڵێ کاک سەلام ئێستا کە هەڵسوڕانی عەلەنی بەڕای تۆ پێویستە و ممکنیشە
مەرجوماتەکەی چییە یان هەڵسوڕاوێکی ئەو بوارە دەبێت چ جۆرە هوشیارێکی هەبێ بەڕایتەوە؟ بەڕای من هەرکە ئێمە دەڵێن بوون وەکو نمونەی هەموو کەسانی کاریگەر لە شۆڕشای کۆمونیستیە، هۆشیاری کۆمونیستی، تێگەیشتنی کۆمونیستی، نە تەعەسسوبی کۆمونیستی، نە ئەوەی کە پێت وابێ، نەک تەفاخۆری کۆمونیستی، نەک ئەوەی کە پێت وابێ چون تۆ کۆمونیستی، چون تۆ تێگەیشتنێکی زۆر علمی و زانستی لە زۆر بوارە هەیە، چون تۆ تێگەیشتنی و هۆشیاری سیاسیەکەت مشخصەن کە ئەڵەی کۆمونیستم هەموو کەسێک تەسەووری ئەوەیە و ئینتزاری ئەوەیە بێت ئەوە دەبێت بەکردەوە نیشان بدرێ. وەختێک ئەتەوێ ئەوە بەکردەوە نیشان بی لە وتنی لە ئیدعاکردنی ئەولاتر بچی، تەعەسسوبێکت لەسەری نەبێ، بەڵام نیشانی بدەیت کە تۆ چ کەیفیەتێکتەیە، ئەو کەیفیەتە لەوێ نیشان دەدرێ کە تۆ هۆشیاریت کارێک دەکا کە هەمیشە بوونت لە هەر ڕێکخرا و لە هەر حرەکەتێکی مشخصی کۆمەڵایەتی کە ممکنە خەڵکی غەیری کۆمونیستیشی تیابێ، بوونی تۆ هۆشیاری و ابتکاری ئەمەڵ و زەمینەی پێشچوونی ئەو ئەمرە ڕۆشنتر دەکاتۆ، ممکنتری دەکا و هەمیشە چه هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی بوارە جۆرە و جۆرەکان کە ممکنە هاوفکری تۆش نەبن و چه کۆمەڵگا بوونی ئەو جۆرە کەسانە بە هەند وەرەگرن و ئەو هۆشیاریە تەنیا هەر ئەوە نییە کە ئەرزشەکان و ڕێبازەکە بنیت، بەڵکو ئەوەی شەکە مەلزوماتی ئیشکردنی کۆمەڵایەتی یەکێکەوەیە کە ئینعتافت دەبێ بتوانی لەگەر خەڵکی کە وەکو تۆ بیر ناکەنەوە ئیش بکەیت، دەبێت دەمارگرژی حزبیت نەبێ لە ئیشکردن لەگەل خەڵکێکی ترکە وەکو تۆ بیر ناکەنەوە. یەک لەم حاڵەتە تۆ تەواوی ئێنێرژیت لەسەر نیروگرتن بۆ حزبەکەت نییە، تەواوی ئێنێرژیت لەسەر تەبلیغ بۆ حزبەکەت نییە، تەبلیغ بۆ ڕێبازەکەت نییە، ینی هەموو ئەوانەیش دەکەی بەڵام غەیرە مستەقیم. وەختێک کە تۆ وەکو هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی کارا و تەئسیرگوزار، وەکو کەسێکی دڵسۆز، وەکو کەسێکی بەئینعتاف کە زەرفیەتی دیگەرپەزیریت هەیە، زەرفیەتی ئیشکردن لەگەل خەڵکی جۆرا و جۆرت هەیە، لە خۆت نیشان دەدەی. کاتێک ئەو هوشیاری و تواناییە دیپلۆماتیکە لە خۆت نیشان دەدەی، کاتێک لە ئزهار نەزەر تا دقت هەیە، لە مەوزعگرتن تا سداقت هەیە، لە ئەوەی کە دەیڵی تۆ ئەگەر بچیت بۆ نمونە لەسەر قەتلی ناموسی کارکەی، تەبیعەتەن ناتوانێت بۆ خۆت لەو بوارە مەسەلەن لە هەڵسو کەوتت لەگەل ژنانە مەسئلەت بێ سەحەتیشیش ببێ هەڵسو کەوتت لەگەل ئەوەی کە دەیڵیت و دەیکەیت. لەبەرەوە زەرفیەتێکی زۆر بان، زەرفیەتێکی زۆر کارە، ئەگەر کەسێک دەبینێت کە ڕەهبەرانی سیاسی بۆ نمونە کۆمەڵە بە تەواوی جیاوازی های بەرنامەی و ئستراتیژیکی کۆمەڵەوە دەتوانن لەگەل ئەحزابی تر لەسەر مەسائلی مشخص هاوکاری بکەن و دەتوان لەگەل ئەحزابی تر بە شێوەیەکی متەمەدنانە ڕەوابەتیان هەبێ با وجودی تەواوی اختلافات، لەبەر ئەوەی کە مەسئلەی حزبی کۆمەڵایەتی، فعالی کۆمەڵایەتی ئەوەیە کە ئەو دەیەوێ خزمەت بکە، هەروە کە ممکنە زیندان بچێ، شکنجە بکرێ لەسەر کۆمەڵگاکەی، ممکنیشە هەر هاوکاری و لەگەل هەر مەسئلەیەکی مشخص پێویستی کرد هاوکاری و ئیش بکە لەگەل خەڵکی تر، ئەویش لەبەر کۆمەڵگاکەی. و ئەوەیە کە کۆمەڵگا دەبینێت تۆ هەموو تاکتیکەکانت، سیاسەتەکانت و هەموو زەرفیەتەکانت کە لە خۆت نیشانی دەدەی بەهۆی کارابوونتە لە ئاستێکی کۆمەڵایەتیە، و ئەوە
تەبیعەتەن سەخترە لە کەسێکە فقط حزبەکەی ئینتزاری کاری حزبی لێ هەیە لە کەسێکی من وەکو باسم کرد زەرفیەت و توانایی و ئەنعتافێکی بەڕاستی شۆڕشگێڕانە و بەڕاستی کۆمەڵایەتی دەوێت هەتاوەکو بتوانی لەو ئاستەدا دەرکەوی چونکە کە تۆ لە ئاستی کۆمەڵایەتی دەردەکەوی بەو معنایە کە تۆ بەرچاوڕوونی حزبەکەیشت لە ڕێگەی تۆوە دەتوانن لە مەسائلی ڕۆژ کۆمەلگا باشتر ئاگادار بن و کەسێکی وە هەم کارایی کۆمەڵایەتی هەم کارایی حزبی و سازمانی زۆر ها لەسەرەوە و تەبیعەتەن ئەو بوارە یەکێک لە خاسیەکانی ئەوەیە کە زەرفیەتها و تێگەیشتنها و توانایی های کەسێکی سوڕاوێکی سیاسی دەباتە سەرەوە. بەڵێ باسی وشیاری کۆمۆنیستیت کرد لێرە پرسیارێکم بۆ دروست وشیاری کۆمۆنیستی چۆن خۆی دەرەخا لە بەرامبەر جۆری تێگەیشتنی خەڵکانی ترا ئاخۆ ئەو خۆجیاکردنەوە لە بنەڕە تا پێت وایە پێویستە؟ بەڵێ وەکو باسم کرد هۆشیاری دەبێت لە هۆشیاری وەکو بەشی نەرمەفزاری کامپیوترێک کە تۆ سەختەفزارەکە دەبینی کە تۆ بەشی فیزیکی کامپیوتەرەکە دەبینی بەشی فیزیکی کامپیوترەکە تۆ بەشی نەرمەفزاریەکەی نابینی لە حاڵێکە هەموو سمارتی کامپیوترەکە هەموو ئەوەی کە دەیکە بەشی نەرمەفزاریەکەیەتی لە واقع لێرە دەگەین بەو شوێنێش کە ئایا بە هەموو ئەمانەی وترا ئەسڵەن پێویستە پەیوەندی حزبی ئەسڵەن پێویستە کە هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی لەگەڵ حزبێک بێ یا حزبێکی کۆمۆنیست بێ دقیقاً ئالێرایە کە دەگەین بەوەی کە نەقشی کۆمۆنیستی بەتایبەت لە وڵاتێکە کە ئەسڵەن بۆچی خودی حزبەکە نییە بۆچی دەفتەری حزبەکە نییە بۆچی کۆمیتەکانی حزبەکە و بە ئاشکرا و بەڕوونی لەناو کۆمەلگا ئازمان باکە ئاموزش باکە هەموو شتانی ئێمە لێرە باسی دەکەین لە کلاس های جۆرا و جۆر و دەورە های جۆرا و جۆر و میتی جۆر باز بکرێت لەبەرەوەی مەمنوعە وەختێک کە مەمنوعە تۆ وەکو هەڵسوڕاوێکی سیاسی چۆن ئاستێکی بان لە هۆشیاری سیاسی کۆمۆنیستی دەتوانێت ببێ بێ ئەوەی کە بتانی لە دوورەوە لە ڕسانە لە ڕسانەی حزبێکی کۆمۆنیستی تێگەیشتن و هۆشیاری خۆت دەوڵەمەند بکەیت لە ڕێگەی ئەو پەیوەندیانەیش کە هەتا و لە ڕێگەی ئەو ممکنە کۆنگرە نشستە حزبیانی کە بەشداری تێدا دەکەیت ئەو هۆشیاریەت ببیتە سەرەوە تەبیعەتەن ئەم بەشە نەرمەفزاریە ئەم بەشە کە زەروریە بەڵام شاریە بەڵام مەخفیە لە چیە خۆی دەردەخات لە تابلۆبازی و بێ احتیاتی و ئەوەی لە فەیسبوک یا لە ناوجامعە بێتکردن بەو بەهانانەی کە ئەی دەی بەدەست حکوومەت و بەدەست دوژمنەوە بێ تابلۆبازی دەربێنیت و شانازی ئەوەی کە عوزوی فلان حزبی کۆمۆنیستی بڵێیت و قسەی لێ بکەیت و چیم کرد و کەی چوم و لەگەل کێ قسەم کرد و ئەوانە واقعا ئەمە بەشی نەرمەفزاریە ئەمە دەبێت شاریاوە بێ زۆر پێویستە زۆر حیاتیە وەکو مێشک ئەگەر کەسێکە لە حادسەیە کا تووشی مەرگی مەغزیە بێ ئەگەر چی فیزیکەکەی هەیە ئەگەر چی زیندووە بەڵام مەجبور دەبن ئازاکەی ببەخشن بە کەسێکی تر چونکە ئەو کەسە ئەگەرچی هەناسە دەکێشێ بەڵام کە مێش کار ناکایتە و کەسە لەشیشی کاراییەکی نیە تۆ هۆشیاری کۆمۆنیستی هەیە ئەو هۆشیاری کۆمۆنیستیە لە ئیدعاکردن و قسەکردن و تابلۆبازی و شعاردانە خۆی دەرناخە ئەو هۆشیاریە لە کەیفیەتێکا خۆی دەردەخە ممکنە و ئەوەش مهمە بیزانین کە هەڵسوڕاوێکی کە ممکنە هێشتا ئاستی هۆشیاری بە هۆشیاری ئاستی هۆشیاری کۆمۆنیستی نەگەیشتووە لە بوارێکی کۆمەڵایەتی تۆ سەر و کارت هەیە لەگەلی یان نوعی تێگەیشتن و ئاگاهی غەڵەتە ئینسان موجودێکە دەگۆڕێ و تۆ کاریگەری دەتوانێت ببێت لە ڕێکخراوێکی کۆمەڵایەتیە لەسەر کەسێک بۆ ئەوەی تێگەیشتنی دەوڵەمەند بێ بۆ ئەوەی تێگەیشتنی بگۆڕێ و ئەم کاریگەریە دقیقاً لە ڕێگەی ئەو نقطە نەزەراتە دقیق و دۆسۆزانە و سادەقانەی کە لە شوێنی خۆی لێزانانە کە لە شوێنی خۆی دەیڵێت و گرێک لە کار دەکاتەوە کە
جسارت لە خۆت نیشان دەدەی و هۆشیاری بەر ئەوەی کە لازمە ئەوەش بڵێم کە کاری اجتماعی بەو معنە نییە کە یا تعرضی زۆرترت پێیەکرێت لە کاری حزبی و مەخفی یا تعرضت پێ ناکرێت کەمتر پێ دەکرێت اتفاقا دەرەجەیەک لە تعرض هەیە و هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی بۆ دەرەجەیەک لە تعرض ئەبێ هەمیشە ئامادەگی بێ و ئەبێ بزانێت کە ممکنە گرتنیش پێش بێ بەڵام ئەو گرتنە هەزینەیەکە مشخص کە دەیدەی بەڵام تەداومی کاری تۆ لە کارێکی کۆمەڵایەتیە زۆر زیاترە چون کاری کۆمەڵایەتی ڕیشەی لە ناو جامعەیەکایە و ئەو کەیفیەتە کە تۆ جیا دەکاتوە لەوی تر ئالە و هوشیاری و لێزانی و دەقیقی و وردبینیە و لەوەی کە تۆ هەمیشە منشەئی ئەسەری پێشچوون و حەلی کێشەکانی نەکێشە دروستکەی نە هەمیشە دەنوک بە دەنوکبی لەگەڵ خەڵکە بە بیانووی ئەو گیر بەی بە شتەکان بە بیانووی ئەوەی کە تۆ ڕادیکالتری دەتوێت مو لە ماس بکێشی اتفاقا ئەو ڕادیکالیە دەبێت لە کردەوە لە دڵسۆزی لە ئەنعتاب لە هاوکاری تۆ خۆی نیشان بە ئەگەر لەوە خۆی نیشاندا خۆت بە خۆت تۆ لە لەحازی کوالیتی و کەیفیەتەوە جیاتری سەرتری لەویتر یان یەکێک لە کەسانی دیار و لە ئاستی ڕەهبەری حرەکەتای ئیجتیماعیایی و لەوێ لە لەحازی کەیفیەتەوە جیا دەبیتەوە بەڵام ئەگەر بپرسی ئایا پێویستە خۆجیاکردنەوەیە کە ئەسەر دەمارگرژی ئەسەر ئەوەی کە تەفاخۆر ئەسەر ئەوەی کە تۆ بۆ خۆت غرور و تعەسوبێکت هەیە پێت وایە تۆ لە هەموو کەسێ ڕادیکالتری لێزانتری و ئەم ڕادیکاڵی و لێزانیت لەوەی کە گیر بدەی بە خەڵکی تر و بیتە باعسیەوەی کە ئەسان گیر لە کارەکانە پێش بێ اتفاقا ئەو شوێنەیە کە تۆ خەریکی بە ئەنقەست و بەغەڵەت خۆت جیا دەکەیتەوە خۆت منزەوی دەکەی یعنی جیاوازی تۆ دەرناکەوێت لە ڕێگەی ئیشتۆ بەڵکو خۆت منزەوی دەکەی لە ڕێگەی بەیان وتنی شتێک لە شوێنێکە کە شوێنی نییە کردنی کارێک لە شوێنێکە کە کاری نییە بۆ نمونە ئەگەر بۆ هەڵکردنی ئاڵایەکی سوور و وتنی هەموو ئەو شتیانی وەکو کۆمونیستێک دەیزانیت ئیمکانی ببێت ئیتر معنای ئەوەیە کە تۆ ئەو ئیشە مشخصە و کەم حەجمە کۆمەڵایەتیە ئیشی گەورەتر ممکنە بەڵام ئەگەر ئیشی گەورەتر ممکن نییە یعنی ئەوەی کە تۆ هۆشیاریت بۆ پێشبردننی ئەو ئەمرە مشخصە بەکاربێنە نەک هۆشیاریت بۆ گیردان بەوەی کە ئەگەر کەسێک لەوە زیاتر ناکە ئەوە ڕادیکاڵ نییە اتفاقا لە شوێنێکا کە ئەمکانی شتێک هەیە بەڵام تۆنڕەویکردن لەو زەمینە ئەوە لەبار دەبات هەست نەکردن بەوە ممکنە زۆر ئەسەر دڵسۆزیش بێ بەڵام هەست نەکردن بەوە دقت نەکردن بەوە کارێک دەکات کە منزەوی بی خۆ خەڵکە و هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی و بۆ شتێک کە هەست دەکەن و شاخەکەی حسیان پێیان دەڵێ چی ممکنە چی ممکننی ئەگەر تۆ ئسرارێت لەسەر شتێک کرد کە لەو وەزعیەتە مشخصان ممکن نییە وەگیرت بەشتێکدا کە ممکن نییە منزەوی دەکات ئەگەر ئەو گیرە ڕاست بێت ئەبێ هەمووی تۆ بتانی بچیتە بەرەوە خەڵکی تر منزەوی بن بەڵام ئەگەر غەڵەت بێ تۆ منزەوی دەبی و خەڵکی تر ئیشی کۆمەڵایەتی بەرین دەکەن لە ئاستی بەرینی کۆمەڵایەتی هەڕسلام هاوڕێنم لە بەشی کنترۆڵ و ئاماژەدەن کە کاتی بەرنامەکەمان زۆر کەم بەدەستەوە ماوە من دوایین پرسیارم ئەەکەم وە بە کورتی پێم خۆشە جوابم پێ بدەیت بزانم چین ئەو ڕخنانەی لەوانەیە لە هەڵسوڕانی عەلەنیدا بێتە ئاراوە بەواتایەکی تر ئاخۆ ئەم جۆرە هەڵسوڕانە خۆش باوەڕی و تەوەهم بە حکوومەت و دارودەستەی حاکم دروست ناکات بەس بە کورتی بەروی کە زۆر بە کورتی جواب بەمەوە مەجبور دەبم یەک نمونە بێنمەوە کە دیارە باس لەسەر خودیان پرسیارە زۆرە بەڵام بۆ نمونە کۆمیتەهای مەحلات بۆ کۆرۆنا من دار بووم کە فشارێکی زۆریان لەسەر فەرمانداری و حکوومەت بانیان دەکات دەڵێ ئێمە مەوادتان پێدەدەین ئیمکاناتتان پێدەدەین چی بەڵام بە ناوی کۆمیتەهای مەحلات نەبێت بە ناوی بەسیجی مەحلات بێت
و هۆشیارانە فعالینی ئەو ئەرسا قبولیان نەکرد کە ناوی بەسیجی محەلاتێت، چۆن ئەگەر عینی کارت دەکرد عینی خزمەتت دەکرد جوابی عینی کێشت دەدایەوە کە حکوومەت نەیدەتوانی جوابی پێباتەوە. تۆ هەمان استفادەت بوو بۆ کۆمەلگاکە، بەڵام حکوومەت فشاری دێنا بەوەی کە ناوی بکەی بە بەسیجی محەلات، ئەمە بەرەکەی حکوومەت بیچنێتەوە و تۆ وەکو هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی پێشڕە و کۆمەلگا وەرد نەگرێ، بەڵکو وەکو بەشێک لە ئیشێکە حکوومەت لە پشتێتی یان خزمەت بە حکوومەت دەکات دەردەکەوت. تەبیعەتەن یەک ئیشی مشخص ممکنە بە چ شێوەیە بیکەی کارێ بکە بەرەکەی تۆ خۆت بیچنیتەوە یا کارێ بکە بەرەکەی حکوومەت بیچنێتەوە. دەنا هیچ خۆشباوەڕیەک دروست ناکە وەختێ تۆ لە زەرفیەت های مشخص و موجودی جامعەکە ئیسفادە دەکەی، خەڵک ئەزانن کە تۆ خەریکی مایە دەدەیت، تۆ ممکنە مایش بدەیت، تۆ خەریکی ممکنە مەوردی تەعەڕوزیش قەرار بگری، بەڵام لە ئاستێکی مشخص بۆ ئەمرێکی مشخص یا بۆ ئوموراتێکی مشخص دەیتە بەرۆ هەزینەش بکەی. ئەگەر لەوە زیاتریش ناکەی بۆ بە معنە نییە کە لەوە زیاتر نازانی یا لەوە زیاتر زەرفیەتی حزبی لە کۆمەلگایەکی حزبی و کوردستانە نیە، بەڵام ئاگاهانە خەریکی لە زەرفیەت هەیەکە هەیە و تەوازنی هێز دروستی کردووە بە دروستی ئیسفادە دەکەی. زۆر مهمە بە دروستی ئیسفادە بکەی کە بەرەکەی خۆت بچینێتەوە کۆمەلگا بیچنێتەوە نەوە حکوومەت بیچنێتەوە، وەکو ئەو نمونەیەکە ئیشارەم پێکرد. ئەگەر کات زۆرتر بووایە مانتوانی زۆر بەورتر قسەی لێ بکەین، بەڵام هیوادارم ئەو نمونە گویا بوو بێ لەوەی کە چۆن بین کە خۆش باوەڕی و تەوەهم دروست نەبێت یان بەرەکەی حکوومەت نەیچنێت و خەڵکی تر نێت. بەڵێ زۆر سپاس دەکەم. من حتمما لە بەرنامەهای ئایندا هەوڵ دەدەین لە داهاتووە دیسان بەرنامەی ئێدامەی ئەم نوع بەحسانە بدەین. ئەمانە بەحسایەکە کە پێویستە. منتەها مەجای بەرنامەکەمان ئێستا لە حاڵحازرە هەر ئەو نەیە. لە کۆتاییە زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیە و بە دڵنیاییەوە لە داهاتووە درێژە بەم نوع بەحسانە و پرسیارهایەک لەم زەمینە کە دێتە بەرەو حتمما ئەیدەین. هەر لێرەیشە و داوا لە هەموو بینەرانی ئەم بەرنامەیەوە هەموو هەڵسوڕاوان و فعالینەکەم کە هەر نوع پرسیاریان هەر نوع بابەتێکی تایبەت بەم مەسایلە هەیە لە ڕێگای ئەو لەو ڕێگەگەلەو کە ئیمکانی پەیوەندیان هەیە پێمان بگەنن کە ئێمە بتوانین داوا لە هاوڕێیانمان بکەین لە بەشی تەکەش کە بێن لێرا وڵام بەو پرسیارانە بدەنەوە. زۆر سپاس بۆەوە. زۆر سپاس بۆ توێش کاکە. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان، ئەوەی کە لە بەرنامەی ئەم جارەدا وێڕای هاوڕێ سەلامی قادری لە هاوکارانم لە کومیتەی تەکشی کۆمەڵە بەشدار بوو لەگەڵمان، ئەوەی کە قسە باسمان لەسەر کرد چۆنیەتی کاری علەنی و قانونی و بەشداری لە ئەو کارانەوە گیر و گرفتەکان و انتزاراتێکە لە بەڕێوەبردن و شرکتکردن لە وەها کار و ئەرکەرێکە هەیە دامانە بەرباس و گفتگۆ کە هەروەکوتم لە بەرنامەهای داهاتووماندا هەوڵ دەدەین کە زیاتر لەسەر ئەم مەسایلە قسە بکەین. چاوەڕێ پرسیارەکانتان، چاوەڕێ پێشنهادەکانتان سەبارەت بەم بەرنامەکەین و تا بەرنامەیەکی تر و کۆمەڵە هەڵسوڕاوانێکی تر کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخوازم. هەر شاد بن.